بیسەران و بینەرانی ماڵپەڕ و یوتیوبی ناوەندی توێژینەوەی سبەیەم کاتتان باش. منەڵ شۆ عەبدولفەتاح خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی پۆدکاستی بەرەو هەڵبژاردن پێتان دەکەمەوە. ئەم تەوەری سەرەکی ئەم ئەڵقەیەشمان تایبەتە بە هێزە نوێیەکان و یەکەمین ئەزمموی بەشداریان لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. لەم ئەڵقەیەدا دەپرسین تێڕوانین و دیدگای هێزە نوێیەکان و بەرنامە و کارنامەی سیاسیان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان چییە؟ کامانن ئەو تەوەرانەی کە دەبنە تەوەری سەرەکی ئەم هێزە سیاسیە و جیاواز لە هێز و لایەنە سیاسیەکانی دیکە. ئەم تەوەرە بە میوانداری بەڕێز عەلی حەمە ساڵح سەرۆکی ڕەوتی هەڵوێست دەکەین. کاک عەلی بەخێر بێی، خۆشحاڵین لەگەڵمانیت. کاک عەلی لە گەنجێکی ناڕازی شارۆچکەی دەربەنی خانەوە بۆ کاری ڕۆژنامەنووسی و زمانی ژمارەکان، دوجار بۆ پەرلەمانتاری و لیژنەی دارایی و نەوت و گاز، پاشان دوجار بۆ سەرۆکی فراکسیۆنی هێزێکی ئۆپۆزسیۆن لە ڕابردووە بە 12 کورسیکایی پەرلەمانی کوردستانەوە. ئێستا سەرۆکی ڕەوتی هەڵوێست مستەلاحی بڕیاردەری ڕەوتی هەڵوێست بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئەکرێت پێمان بڵێیت ئەم ڕەوتەیان ئەم هێزە سیاسیە کە بەشداری لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانەکات چی جیاواز بووە لەو کارانەی ڕابردووە کردوتە و دیدگا و تێڕوانینتان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان؟ بەناوی خوای گەورە سوپاسەکەم کاک هەڵشۆ. طبعا ڕەوتی هەڵوێست یعنی ئەوە نییە من دروستم کرد بێت و ئێمە ئینشقاقیش نین لە گۆڕان، ینی بەڵکو کۆمەڵی خەڵکین لە کۆمەڵک شوێنی جیاواز، بەشێکی زۆرمان هەر سەربەخۆ بوون، بەشێکی زۆرمان پارتی تر، هەندێکشمان لە گۆڕان بوون. دەستێکی بەڕێوەبردنمان هەیە بەگشتی کارەکانەکەین و کارەکانمان دابش کردووە. دیدی ئێمەوە بوو فەراغێکی گەورە هەیە لە کوردستانە بۆ دروستکردنی هێزێکی جددی عەقڵانی بەردەوام کە پشوو درێژ بە بەرنامەوە کارکە، دیدگایەکی ڕوونی هەبێت، هێزێکی نائیدۆلۆژی بێت، بەڵکو لەسەر دیدگا کارکەواتە دیدی ئێمە بۆ نەوت، دیدی ئێمە بۆ سوپا، دیدی ئێمە بۆ پەروەردە، دیدی ئێمە بۆ سیستەمی موچە، دیدی ئێمە بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراقا، دیدی ئێمە بۆ کۆی کایەکانی حکومڕانی. لەسەر ئەم دیدگا ئەمە دیوێکی. دیوی دووەمی ئەوەی کە ئەمە وەکو هێزەکە بەرنامەیەکی سیاسیمانیە، طبعا کۆمیسیۆن پەسەندی کردووە لەم بەرنامە سیاسیان ڕوئیای ئێمە بۆ پرۆسەی سیاسی و پرسی سیاسی لە کوردستان و عێراقا بەگشتی هاتووە. ئەم جوڵەمان کە دروستکردنی لیستە ئێمە تەجروبەیەکی پەرلەمانتاریمان هەیە لەگەڵ هاوڕێکانمانە پاش گفتوگۆ ئەزانین فەراغێکی جددی هەیە و ئەشزانین جیاواز لە لایەنەکانی تر پەرلەمانتاری معریفەیە، واتە بۆ ئەوەی تۆ بتانی پەرلەمانتارێکی باش بی ئەبێ لە بوارێکە شارەزا و تایبەتمەندیت هەبێ. 75-80% کاری پەرلەمانی لە دەرەوەی هۆڵی پەرلەمانە، لە لیژنەکانە، لە لێکۆڵینەوەیە، لە بەدواداچوونە، لە ئامادەکردنی دۆسیەکانە، لە ئامادەکردنی هەمواری قانونەکانە و تا ئەگاتە بابەتەکانی تر کە لە پرسەوە بۆ پرساندنە. بۆ نمونە من یەک نمونە بۆ جەناب ئەهێنمەوە. ئێمە لیژنەیەکمان هەبوو لە پەرلەمان لە خولی پێشوو، لیژنەی ئاوەدانکردنەوە و بەرهێنان، واتە سەرپەرشتی هەموو مەشارعی حکومەت و کەرتی تایبەتیە کرد، کەواتە زۆر زۆر مهمە، بەڵام ئەندازیارێکی تیانە بوو. لیژنەی کشت و کاڵ پسپۆڕێکی بواری کشت و کاڵی تیانە بوو. بۆ نمونە تۆش بۆ ئەو لیژنەی تەندروستی ژمارەیەک پزیشک و پێویستە بۆ بە هەمان شێوە کۆی لیژنەکان. ئێمە وەکو لیستەکە هەوڵەدەین لەم چوارچێوەیە کارەکانمانکەین. وەکو ئەوە تەجروبە سیاسیەکە ئێمە و تەجروبەی لە گۆڕان هەمان بوو و هێزەکانی تریشمان بینیوە. کاکەڵشۆ کوردستان پێویستی بە هێزێکی پشوو درێژە. مەسەن ئێمە لە یەکێ لە خاڵەکانی خۆمان جێگیرمان کردووە کە ئێمە ناچینە هیچ ئیتیفاق و ڕێکەوتن و هاوپەیمانیت لەگەڵ یەکێتی و پارتیە. سەیریکە جاپە لە تورکیا چەند ساڵە ئۆپۆزیسیۆنە، هەرگیز بیری لەوە کردوێتەوە لەگەڵ ئاک پارتیا حکومەت تەشکیلکە. ئەینیشت هەماشت لە بریتانیا بینین، لە ئەمریکا، لەکوێ. کوردستان پێویستی بە هێزێکی بەردەوامی پشوو درێژە، دیدگای هەبێ، بەرنامەی هەبێ، ڕوئیای هەبێ، هێزی ئەو هێزی کاراکتەرەکانی بێ، نە هێزی ئیقلیمی بێ، نە ئایدۆلۆژیەکی ئیسترادی ئیقلیمی بێ، نەپارەی پارتی وێشێتی بێ، لەسەر پێی خۆی بوەستەیە. ئێمە لەو چوارچێوە هەوڵماندا ئەمە هەنگاوێکە دوای هەڵبژاردننی کوردستان هەوڵە دەین ئەم هەنگاوە بۆ عێراق فراوانکەین، بتوانین جەبهەکە گەورەترکەین، بەڵام مەبادیەکان جێگیرترکەین.
بەڵێ کاک عەلی ئەکیید جەنابەت وەکو ئەو پێشەکێش باسم کرد لە ماوەی ڕابردوو ئەم جۆرە کارانە یاخود ئەم فۆرمە لە ئیشکردنە لە بەرنامە و لە کارنامە لە تەواوی کارەکانت ڕەنگی یابووە و بۆ خۆشت لە دەرەوەی لە دوای ئەوەی هەر لە خولی پێنجەمیشا لە دوای خولەکەش بەردەوامیت هەبووە هەم لە ناو ڕایگشتی و لە میدیا و لە کاری مەیدانی و خێرە مەیدانی پرسیارەکە ئەوەیە ئایا نەئەکرا درێژە بەم ڕیتم و بەم فۆرمە بدرێت بە نەکرەوەی کە هێزێکی سیاسی و لیستێک بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان زیاد بکرێت بە تایبەت ئەوەی کە ئێستا ئێمە ئەگەر دیقەت بین لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە جیاواز لە هەموو هەڵبژاردنەکانی تر جۆرێک لە جۆرەکانەوەی کە پێوترێ وردبوونەوەی سیاسیمان هەیە یعنی ئێستا لە ساڵی 1992 تا ساڵی 2005 کاتێک کە خولی یەکەم بەردەوامی هەبوو دوو هێزی سیاسی ئیدارەی ناوچەکانەیە و ئیدارەی هەرێمی کوردستانیانەیە کە بە 50 ناسرا بوو دوای ئەو لە خولی دووەمەوە هێواش دەنگەکان دابەش بوو یاخود هێزی سیاسی نوێ بەشداری لە پرۆسەی هەڵبژار ناکرد بەڵام ئێستا لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە و ئاماژانەی کە پێمانەڵێت ئەو قەوارەی سیاسیانەی کە خۆیان تۆمار کردووە یاخود خۆیان تۆمارەکەن زۆر بووە بەراورد بە هەڵبژاردننی 2010 عێراق زۆر نەبووە ئەگەر بەراو دێ کاتە هاوپەیمانی هەبووانیە گۆڕانە بووینەکانی ترەوسە هاوپەیمانی نەماوە ینی زۆر نەبووە ڕەنگە زۆر جار پێداویستی ئەمە دروستکە ینی ئێمە تەمەنامانە کرد ئەگەر لیستێک هەبایە خواستی ئەو هاوڕیانەی ئێمەی تیا جێگیر بووە ئێمە بیرمان لەوە نەیەکردو چکە بەجگەل بەڕاستی باندووبوونێکی زۆرە بە تایبەتی سەرچاوەیەکی دارایی نەبێ پشتیوانە نەبێ مەسەن تۆ بارەگات نییە پارەت نییە ئەعلامێکی گەورت نییە کۆمەڵێک بەرنامە و ڕوویا و بە ئەخلاقەوە ئەتەوێ کارەکان بکەی ئێمە پێمان وایە دروست ئەمڕۆ بێ یاسبەی دروستبوونی هێزێکی وا پێویستە واتە هێزی دیدگا بێ یعنی بە یەک جارەڵێم دیدگای من بۆ سیستەمی پەروەردە ئەمەیە بەم ڕێگاڕۆم دیدگای من بۆ نەوت ئەمەیە بەم ڕێگاڕۆم دیدگای ئێمە بۆ دادگا و بۆ سوپا و بۆ نیشتیمان و بۆ لەشکرکێشی و بۆ پەیوەندی لەگەڵ عێراق و بۆ سیستەمی موچە ئەمەیە بەماڕۆم و ناچمە هیچ ڕێکەوتنێکە پشوو درێژیشم باشە کاک عەلی پشوو درێژیشم پشوو درێژی زۆر گرنگە یعنی من پێم وایە ئێمە گەر بتوانین ئەم تەجوبەیە بە سەرکەوتوو تێپەڕێ من طبعاً بە پشتیوانی خوای گەورە بە پشتیوانی ئەتوانین نەواتی شتێکی باشترکەی ناڵێن خۆمان هەموو شتێکین ناڵێن ئێمە نوێنەری هەموو دەنگی ناڕازین لە کوردستانە بەڵکو ئەمانەوە فاکتەرێک بین بۆ کۆکردنەوەی دەنگی ناڕاز باش کاک عەلی لە ڕاستی ئەوە بۆ من جێی پرسیار بوو یعنی جەنابەت باست لە کۆمەڵێک سێکتەری ژیاری کۆمەلگا کرد لە ئابووری لە پەروەردە لە کەرتی تایبەت هەتاوەکو دوای بەڵام پێم خۆش بوو ورتر لەسەر ئەوە بڕۆین ئەویش ئەوەیە ئەگەر نیسپەیەک بۆ ئێوە لای ئێوە کام لەم کەرتانەوە کام لەم تەوەرانە پشکی شێری بەرەکەوێەوە پێتان وایە ئەمە توانای خۆتانی پێویستە زیاتر کاری لەسەرکەنوە پلانی استراتیجیتان بۆی هەبێت لەپاڵ ڕەهەندە نیشتیمانیەکە تەوەری اقتصاد زۆر گرنگە اقتصاد واتە سیستەمی موچە کە چۆن بە باشیە بێ دەرفەتی کاری حەقیقی چۆن دروستەکەی ئەوەی کە ئێسا دەستگیر کراوە لە گیرفان و باخەڵی کاسبکار و بازار ئەوەی کە هیچ بەرنامە و دیدگایەکی ڕوون بۆ هەموو کشتتوکاو نییە وانە کابرا فەلاحەکە بەرهەمی هەیە نازانێ ئەو سەری لێ دیار نییە کە چی بەسەریت بەرو بوومەکەی واتە اقتصاد بەگشتی یەک پاکێجە لە کشتتوکاڵەوە دەست پێکا بۆ دەرفەتی کار بۆ قانونی وەبەرهێنان کە زۆر گرنگە قانونی وەبەرهێنان لای پارتی و یەکێتی بوو بە بردنی زەوی لەبری گەشە پێدانی ئابووری بوو بە بردنی زەوی بوو بە تاڵانی زەوی بۆ سیاسەتێک بۆ نەوت کە چۆن لە دۆسەی نەوت ئەتوانی لەگەڵ عێراقا ڕێکەوی بە شێوەیەک ئەم تاڵانی نەوت و تەنکەرە کۆتایی پێبێت سیستەمی موچە کە ئێمە دیدگایکی جێگیربان هەیە چۆن کە ئەتوانین هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە پەرلەمانی ئایندەی عێراقیشی بۆکەین کە چۆنەکرێ بە سیستەمی تەوتین کێشەی موچە خۆران چارەسەرکەین هەموو ئەمانە پاکێجن و پرۆسێکی تەواوکاریشن بەشێکی هەنگاوەکان لێرن بەشێکی لە عێراقن بەشێکی لە دادگایە ینی پاکێجێکی گشتگیە لە گرنگتیشت ئەوەیە کاک هەڵشۆ لای ئێمە من تەجوبەیەمە ئەبێ پیشانی دەین
خەڵکی کوردستان کە دەنگەدەی دەنگ بە لۆگۆی من مەدە، دەنگ بە لۆگۆی یەکێتر مەدە. تۆ دەنگ بەو کەسەدەی بزانێ ئەمە چێتە لیژنەیەکەوە بە 2 ساعت مناقەشەی قانونەکە بە دوواداچوون بۆ دەیان کەسەکە کەیسەکە. تۆ مهتەمی بە پەروەردەوە بڕۆ دەنگ بە یەکێ بدەکە لە سیستەمی پەروەردە شارەزا بێ لەگەڵ دیدگاکە تا کۆبێتەوە. دەنگ بە یەکێک کە دەی باوەڕی بەسەر بەخۆی دادگا و ئەم پرسە هەیە، باوەڕی بە ئازادی هەیە. واتە من پێم وایە ئەوە بێڕێزیەکی گەورەیە بە دەنگ دەرەکرێ کاتێ بە دەنگ دەرەوترێت تۆ حەقت نەبێ کاندیدی من کێیە، تۆ دەنگ دە بە لیستەکە و لۆگۆی لیستەکە. لیست و لۆگۆی لیست لە لیژنەی یاسایی و لیژنەی نەوت و لیژنەی تەندروستی نییە. مەسەلەن من نمونەیەکە بۆیانمەوە. گەورەترین مەترسی ئێستا کە هەیە لە هەولێر بە دەرەجەیەک سلێمانی نەخۆشی شێرپەنجەیە، هەزاران کەس توش بوون لەم ساڵە. باشە ئایا ئەمە پزیشکێکی پسپۆڕی بواری شێرپەنجەت پێویست نییە لە لیژنەی سەحائیش لەم کەیسەکە؟ من ئێمە هاتوون گەڕاوین ئەمە بدۆزینەوە. واتە هەلێ سۆمین بەد لە چۆن ئەمە بڕوا لەو لیژناکارەکانی خۆیکە بۆ کشت و کاڵ کەسێکێنم ئەم هەموو کێشەی کشت و کاڵ هەیە، کەسێکم پێویستەکە هێناوە پێویستمانە ماستەری لە کشت و کاڵەیە، ماشتری لە کوالیتی خۆراکێ بەبستم بۆ پرسی دارایی و اقتصاد. ئەم کەسە دکتۆرای لە دارایی و اقتصاد هەیە و دکتۆرای لە قانون هەیە. واتە هەرکەی پەرلەمانمان کرد بە معریفە دڵنیا بە پەرلەمانێکی چالاکت لە باش بەلای کەمەوە ئەو پەرلەمانتارە ڕێز لە پسپۆڕێکەی خۆیەگرەوە. کاک عەلی پێم خۆشە لەسەر باس و تەوەریش کە هەر لەسەر بەشداریتان لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەویش بابەتی ئاستەنگ و دەرفەتەکانە. هەموو هێزێکی سیاسی بەشدار لە هەر هەڵبژاردنێک کۆمەڵێک ئاستەنگی لە بەردەمایە کە تەحەدایە ئاڵنگاریە وە لە بەرامبەرا کۆمەڵێک دەرفەتی لە بەردەمایە. ڕەنگە مەسەلا ئەگەر من بۆچوونێکی خۆم بڵێم لەوە یەک لەو ئاستەنگانەی کە لە بەردەم ئەم هێزە سیاسی جەنابتان یاخود ئەوەی جەنابەت پێڵەی بڕیاردەر کە جەنابەت ناونیشانەکەت ئەوەیە لەو ڕەوتەیە، یعنی ڕەنگە ئەوە بێت کە ئێوە خاوەنی دامەزراوێکی میدیایی گەورە نین، یان بەشێکی تری ئەوە بێت کە خاوەنی کەوادر و تەنزیم و کۆمەڵێک سەرچاوی مرۆیی نین کە بتوانن سوودی لێوەربگرن. ڕەنگە بەشێکی کەی ئەوە بێت کە ئێوە خاوەنی دامەزراوەی خاوەن ئەزمون و لە پێشینە نین. ئەمە وەکو کۆمەڵێک ئاڵنگاری و تەحەدا لە بەردەم ئەم ڕەوتایە لە بەرامبەرا کۆمەڵێک دەرفەت هەیە کە من پێم خۆشە بەشێکی ئەوی خۆم درکم پێکردووە بیلم دوجارەوەی جەنابەت بچیتە سەری. یەک ڕەنگە لەو دەرفەتانە کە من پێم وایە چێک بێت لەو دەرفەتانە بۆ هێزە نوێەکان بەگشتی ئەویشەوەیە کە ئێستا تا ڕادەیەک بەپێی توێژینەوەیەکیش کە ناوەندی توێژینەوەی ڕاپرس سبەی ئەنجامیاوە ڕێژەیەکی زۆر لە دەنگی خۆڵەمێشی هەیە کە نزیکە بێتەوە لە سا لە 50. ئەم ڕێژەیە ئەو گۆڕەپانەیە یاخود ئەو ناوەندەیە کە هێز و لایەنە سیاسەکان بەتایبەت هێزەکانی دەرەوەی دەسەڵات ململانەی تیابکەن و بتوانن زۆرترین دەنگ لەم بازنەیە بۆ خۆیان ببن کە پێوترێ دەنگی خۆڵەمێشی کە ڕەنگە مەسەلەمە دەرفەتێکی باش بێ بۆ هێزە نوێەکان لە زمنیا هێزەکەی جەنابیشتان. ڕەنگە ئەزمموی و کاری ڕابردوو لە پێشینەی جەنابتان و چەند هاوڕێ و هاوکارەکانت ترت دەرفەتێکی تر بێ بۆ کۆکردنەوەی. جا ئەمە بەشێکیەوەی کە من درکم پێکرد بێت چکە بۆ خۆی هەر سروشتەکەژەوەی گفتوگۆ ئەەکەین لە پۆدکاستەکانە پێم خۆشە یعنی جەنابەت دەرفەت و ئاستەنگەکان لە هێزەکەی خۆتانە لە چی ئابینیتەوە؟ بە دڵنیاییەوە ڕاستە لە قۆناغی سەرەتامە ئاستەنگە ئێمە سەرچاوی کەوتو اقتصادیمانە تەنیا یەک ئۆفیسمان هەیە ئێستا لە کوردستانە خانێکی 200 مەتریە بەکرێمان کردووە. ئێمە میدیایەکی گەورەمان نییە بەڵام کارەکانمان لە سۆشیال میدیاکەین، پارەمان نییە بۆ میدیا کاکەڵسۆ بەڕێوەبردننی میدیا و کەناڵی ئاسمانی بەلای کەمەوە تا تەسیسە بێ و تەچیزە بێ 2 ملیۆن دۆلاریەوێ و ماگانە پارێکی زۆر لە یەکێتی و پارتی وەرگیت. من پێم وایە هەر هێزێک پارە لە پارتی یەکێتی وەرگێت کە وەریەگرن هەرگیز ناتوانێت بێتە ئۆپۆسیۆنی ئەوان. یەکێتی و پارتی پارە نادەنێ هیچ کەسێک بەرامبەریان بوەسێت. ئێمە کێشەی مادیمان هەیە تەنانەت بە ئیمکانیەتی بە ئیمکانی سیاسی توانێت وەری نەگرێت و بەردەوامی بێت. سیکرد بۆ ئەوەی بەردەوام بێ بێت چی بکە بێ خەرجی نەبێ. ئێمە یەک موچە خۆرمان نیە، یەک دانەمان نییە. بەڵێ یەک موچە خۆرمانی خۆبەخشانە کارەکەین. من خۆم ئەوراقی ئینەکانمان تەواوە کرد، کاندیدەکان قوماچین لە دەوائین مامەڵەکانمان کردووە. یعنی دەستەی بەڕێوەبردنمان هەبووە 2 کەسمان هەبووە بە 20 ڕۆژ لە بەغام هاوتەوە لە کۆمیسیۆن و لەوێتە هەموو شتێ خۆمانێکی
بۆ ئەماکەم ئەگەر ئێمەش مەسروفی ماگانەمان وەکو خەڵکی تر ببێ بە 20 دەفتەر و 30 دەفتەر و 25 دەفتەر دۆلار تەوان بۆیە بە دەفتەر قسەکەم خەڵک تێبگەواتە 300,000 دۆلار ناجاری پارە لە پارتی وێشێتی وەرگیت هیچ مەجای تیانی کەی پارە لەوان وەرگریتر تۆبی بە شتێکی فەیک و هەیبەت خەڵکی شەستی پێک هەیبەتی نامێنی واتە کێشەی مادی کێشەیەکی گەورەیە لای ئێمە بەڵام بەوە حەلمان کردووە خەرجیمان نەبێت بارەگامان نەبێت موچە خۆلمان نەبێت زۆر کەس بێمەڵێ ئێوە پارە لە کیۆ دێن هیچمان نییە لەمانە خۆمان ێستا کاندیدەکانمان لە ئۆفیسەکانمان ئیشەکانەکەن دەوامەکەن خۆیان ئەچن بە دوای پۆستەرە هەندێ لە ئەو تێچووەکەمەی کە هەتانە لەسەر بەڵێ هەندێک لە هاوڕەکانی خۆمان مامەڵی کۆمسیۆن و ئەو ڕسوماتانەیان بۆ داوین بەڵام سبەی ئێمە ژمارە پەرلەمانتارمان دەچێت بە دڵنیایەوە پەرلەمانتارەکانمان کۆمەکەکەن و باش واتە تۆ بۆ ئەوەی بتانی بەردەوام بیت ئەبێ خەرجیت کەم بێ هیچ حزبێ ناتوانێت لە شارێکا چەندین بارەگایە بێ و چەندین کەناڵیە بێ و چەندین ڕادیۆیە بێ و ئەمە گرفتێکی گەورەیە ئەمە گرفتێکە بۆ ئێمە پلانمانەوەیە بە سۆشیال میدیا تێیپەڕێنین سەرکەوتووە بینیانە نازانم بەڵام پێمان وایە ئەوە بژاردە دروستەکەیە لەوەی کە ئەو دیویتری ڕاستی ئێمە ئۆرگانمان نییە لە شارەکان بەڵام لە هەموو شارەکان خەڵکی دڵسۆزمان هەیە قوەیەکی بەشەری زۆرمان هەیە مەسەن بۆ یەک نمونەت بۆیان هەر لە کەلار و گەرمیانە نزیکەی 500 کەس ئیشەکا بۆ سەرخستنی ئەم لیستە ئێمە زۆرە بۆ لیستێکە سەر چاوی دارایی نەبێت تازە بێ وەکو پاشخان بەڵێ ئێمە پاشخانمان هەیە ینی چەندین کەسمان هەیە ئەزبوونی سیاسی تاقیکراوەی هەیە و پرۆفیسۆرە لە سیاسەتە و دکتۆرای هەیە لە یاسا و سپۆڕە لە بواری ئینتیخاباتە هەموو ئەم ئەزمونانە تێکەڵەکەین ئەمە ئاستەنگەکانە خاڵی تری ئێمە ئیشمان لەسەر چۆنیەتی کاندیدەکانمان کردووە مەسەن زانیومانە بۆ نمونە گرفتێکی گەورەی خەڵک خۆراک و کوالێتی خۆراک و نیە چون بزانین کێ لە هەموو کەس باشتر ئیشەکە لەم بوارا و چالاکە و ڕۆڵی هەیە و پسپۆڕیشیە لەگەڵا کاندیدەکەین ئەمە بۆ اقتصاد بۆ شێرپەنجە و جەماوەری کەسەکانمان و سومعەی کاندیدەکانمان لە ڕابردووە ئێمە یەک ئاسەنگی تری گەورەمانەیە تەنیا ئەوەندەی کە خەڵک بزانێ ئەمە لیستەکەی ئێمەیە ئەمە لۆگۆکەمانە ئەمەش کاندید و خەڵکەکانمانە بەسە بۆ ئەوەی ئێمە دەنگبێنین ینی ئەوەندە بەسە بۆ ئێمە ڕەنگە فریای تەرجمەکردنی کۆی بەرنامەکە نەکەوین ئەم لیستە هەیە ناوی لیستی هەڵوێستە ئەمە لۆگۆکەیەتی ئەم کەسانە بەڕێوە بن ئەمە ئەجەنداکەیەتی بە دڵنیایی ناچینەی اتفاقی لەگەڵ پارتی وێکێتیە ئەمە دیدگاکەمانە پشودرێژ و بەردەوام و بناغی هێزێکی سیاسی جدیدانین ئەمە بەسە بۆ ئەوەی ئێمە بەس ئەمەنە بگەین بە خەڵک کاک عەلی لە ڕاستیە من حەزمە کرد هەموو ئەو بابەت و تەورە تازانە بڵێ کە تاوەکو وەسەر نەبیسراوە بەڵام بەشێکی لەوانە هێز و لایەنە سیاسەکانی تریش لە بەهەنگەشەکانی ڕابردووە ئیدعایان بۆ کرد بەڵام لە ڕاستیە من پێم خۆش و شتێکی تر باس بکەین ئەویشەوەی هەموو هێزێکی سیاسی بەشدار لە هەر ئەگەر مەجالە بێ خوێن و یەکێکەڵم بەرنامەیەمە بۆ کاڵ یەکتادە بەرنامەیە بۆ پەروەردە یەکتا نەنە دەرفەتیەوەمان نابێت بەڵام پێم خۆشە لەسەر بابەتێکی تر بدوێم ئەویشەوەیە کە هەموو هێزێکی سیاسی ئەتوانین بڵین چەند گۆڕەپانێکی هەیە کە دەنگدەرەکانی پیادا یاخود دروسترە بڵێم ئیشی تیاکە یەک لەوانە کەوەیە کە گۆڕەپانی یاخود تەنزیمی هێز و لایەنە سیاسەکانی ترە یەکێکیانەوەیە کە ئەو دەنگە خۆڵەمێشەیە کە باسم کردی شانەوەیە کە چواردەوری خۆیەتی و تەنزیمی خۆیەتی ئەتوانین مەسەلا جەنابەت بۆمان ڕوونکەیتەوە ئێوە پێشبینیەکەن زۆرترین دەنگدەری ئێوە لە کام باز نایە باز نەمە بەسم ئەو گۆڕەپانەیە کە ئایا لە خۆڵەمێشیەکایە ئایا لە تەنزیمی هێزەکانی ترایە یاخود لەوەی کە هەتاوەکو ئێستا جانازان بۆ تەنزیم ناوێنن یان هەشتێکی تر دەنگدەری ئێمە بەگشتی لە ناو دەنگی ناڕازی جددیایە و دیدگای هەیە هەڵوێستی هەیە بەرنامەی هەیە یعنی ئەزانێ کە دەنگیدا بۆ عەلی لەبەرچی دەنگی بۆدا ینی دەنگیدا بۆ مامۆستا بەدەلبەرواری لە دهۆک لەبەرچی دەنگی بۆدا لەبەرەوەی دەنگی بۆدا مامۆستا دهۆک مەسەڵەن بەدەلبەرواری 31 ساڵە لە دهۆک ناڕازیە نەبووە بە هیچ حزبێ لەسەر موچەخۆر 2 ساڵ لە سز نابووە کە بەر بووە تەنەزولی نەکردو وەکو شاخ لە دهۆک وەساوەتەوە بەرامبەر بەدەسەڵات بۆ نمونە عەرزی گەورەی بۆ کراوە تەسلیم نەبووە بۆ نمونە لەبەر فلان کەس دەگەدا یعنی تا ڕادەیەکی ئێمە ئەمانوێت لەبەر ئەم تایبەتمەندیانە موچە خۆر بەگشتی چونکە ئێمە ڕوئیەکی زۆر ڕوودمان هەیە بۆ چارەسەری گرفتی موچە دیدگای ئێمە بۆ گەنج و دەرفەتی کار و ئەوانە دیدگایکی زۆر ڕوونە واتە بەرنامەیە شیعار نییە
يعني ئەمە شعار و بەرنامە لە یەکجا بکەینەوە لە قانونی لە هەمواری قانونی ئیستثمارەوە دەستپێکا تا سەناعەت تا ڕێکەوتن لەگەڵ عێراق تا سیستەمی دامەزاندن وە کۆی گشتی دەنگی حەقیقی ناڕازی بە تایبەتی ئەمە بەرنامێکی ڕوونمان داڕشتۆتەوە بۆ هێزی ئەمنی و سەربازی ئەمانە مڵکی ئەم نیشتیمانە ئەمانە خەڵکی دڵسۆزن ئەوە پارتی یەکێتین داگیری کردوون چۆن ئەمە کرێ سوپای نیشتیمانیمان هەبێ ئاسایشی نیشتیمانیمان هەبێ و ئەمانە موچە و ژیانیان پارێزرا و بەیەک چۆن نابێ پێشمەرگێ کەمتر بێ لە حەشدێکی شعبی جندیەکی سوپای عێراق ئەمەش پرۆسەیەکی تاوکاریە لە بینی پەرلەمانی کوردستان و عێراقا واتە ئێمە کە یەکێ دەنگمان پێدا ئەمانوێ یەک کەسەکان بناسێ لۆگۆکە بناسێ ئەگەر خوێندنەوەیەکی سەرەتایی بۆ بەرنامەکەش بێ منەزانم دەنگدەر لە کوردستانە ڕەنگە دەرفەت و تااقەتی نەبێت چ لاپەڕە بخوێنێتەوە بۆ بەرنامەیەکی سیاسی بەڵام پوختەیەکی ئەم دیدگا بۆ هەریەکە لەو توێژانە چکێمە بەیانەکەین بەو ئیمکانیەتەکەمەی هەمانە لە سوۆسیال میدیاوانە وەخینەوە کاک ئەلی پێم خۆشە لەسەر بابەتێکی کە و پرسێکی کە بدوین ئەوش بابەتی متمانەی دەنگدەران و هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان لە ڕاستیان لە یەکەمین هەڵبژاردننی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان ئەگەر سەیری ڕێژەی بەشداریکەین لە یەکەمین خۆل ئەبینین لە 1970 هاوڵاتیان و دەنگدەران لە هەرێمی کوردستان بەشداریش خەیاڵی بوو لە بەشدار بوون لە 1970 خولی دووەم بوو بە 76 خولی سێم بوو بە 74 خولی چوارم بوو بە 74 مایەوانێ بە چەند پۆینتێک گۆڕانکاری تیاکرا خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2014 کە جەنابیشت سەرۆکایەتی لیستی گۆڕانتە کرد و بەشدار بوویت دابەزی بۆ لە 159 ئەم فۆرمە ئەم ڕێژەیە تا ڕادەیەک بۆ پەرلەمانی عێراقیش ڕاستە تا ڕادەیە دەتوانم بیگوێزمە بۆ وڵاتەکانی دیکەش مەسەلە ئەم ساڵ توانم بڵێم ساڵی هەڵبژاردن بوو لە ئێران لە فەڕەنسا لە بریتانیا تا ڕادەیەک هاوڵاتی و دەنگدەر کەمتر بەشداریە کات یاخود ڕێژەکە کەمتر ئەکات یعنی پێم خۆشە لەمەوە بچمە سەرەوەی کە هێواش هێواشەستەکەی لە هەرێمی کوردستان متمانەی دەنگدەر بەهێز و لایەنە سیاسیەکان لاوازە بێت کەم ئەکات هەر ئەمەشەواکە ڕێژەی بەشداری کەمەکات لە کوی ئەم بازنەیە کە لەگەڵ نزیک بوونەوەمان لە پرۆسی ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەم گروپێکە بێت کە ڕەنگە مەسەلە بانگەوازکەن و دیعاەکەن و خۆیان ڕێخەنەوە و بە ئاشکرا بانگەواز بۆکەن کە بایکۆتی جا من بەداتا پێێتەوە لە ڕاستیە من بۆ خۆم سەرنجێکی کەم هەیە ئەویش ئەوەیە کە لە ناو ئەوەیە بەشێکی دەنگدەری حەقیە و لە ڕابردووە سەرسەختی گۆڕانکاری بووە لە دعم و پشتیوانی هێز و لایەنە سیاسیەکان بەبێ یعنی تهدیدکردن بەڵکو تەنها بەرنامج و ئەوەی ئەوە بووە کاری ئەوە بووە کە ئەو هێزە ڕازگۆ بێ لەگەڵ یا و دعمی کردووە بەڵام ئێستا گەشتۆتەوەی کە گۆڕانکاری ناکرێواتە متمانەکەی گەشتۆتە ئاسیەوەی بایکۆتکە کە ئەگەر جەنابیشت بۆ چوونەوە بێت کە هێزێکی سیاسی دعمی ئەم پرۆسێکە بەڵام ناکرێت ڕاست و دروستەکەی ئەو گروپە فەرامۆژ بکرێت جا من لەسەر ئەم متمانەی پێم خۆشە ڕای جەنابەت وەرگرم بە تایبەت لەو ڕوانگەیەوەی کە بەڕاستی ئەمە ژوەکو تەحەدایەکە ئێوە چۆن یەکێکی بەفعلی ڕێژەی دەنگدەرکەمی کردو خاڵ یەکەم بەڵام خاڵی دووەمیش بزانە پێشتر تەزویر زۆر بووە یعنی تۆ 21 بۆ نمونە هەر دەنگی یەکێتی لە 2021 لە محافزەی سلێمانیە بەراوردی کە بە دەنگی یەکێتی لە ساڵ 1992 نزیکەی لە 165 کەمی کردووە واتە ئەبووە زۆر زیادی کردووە وەک ڕێژە واتە یەکێتی لە هەموو کوردستانە لە 1990 420,000 دەنگی هێناوە لە 2092 عەفوو 420,000 هێناوە لە 2021 واتە دوای 30 ساڵ عفو 29 ساڵ لە بری ئەوەی 2 هێندە و 3 هێندە زیادکە لە 150 کەمی کردو 230,000 دەنگی هێناوە دەسەڵاتیش وەزعی باش نییە باشە پارتی لە نێوان 8 بۆ 21 سەر و 106,000 دەنگ کەمی کردووە سەر و 106,000 دەنگ زۆر ها لە دووەک ڕێژەیەکی زۆر کەمی کردووە دەنگی پارتی ڕەنگە کۆمسیۆنی هەڵبژاردن بە تایبەتی ئەوەی لە کوردستان کرا ڕۆڵێکی زۆر خراپی هەبووە لە هەڵبژاردنە تەزویراتی زۆر گەورە کراوە تەزویراتی 2010 پەرلەمانی عێراق ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو هەمومان نەزانین
زۆر گەورە بوو. بەڵام هەڵبژاردننی 2021 تا ڕادێکی زۆر هەڵبژاردنێکی باش بووە. یەکێتی لە هەموو محافظەی سلێمانیا بە هەڵەبجەشەوە واتە بە هەڵەبجە و سلێمانیەوە 123,000 دەنگ هێنا واتە لە 8.9 ئەوانەی مافی دەنگدانیان هەیە. ئەی بۆ کورسیەکانی زۆر بوو خەڵک نەچوو بۆ دەنگدان. پارتی لە سنتەری محافظەی هەولێرە 67,000 دەنگ هێنا واتە لە 115 ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە. ئەم بێ ئومێدی خراپە و مەترسیدارە. تۆ سەیری یعنی ئەگەر نسبەی مشارەکە لە ئێران لە 140 بواە پزیشکیان دەرنێچوو وایە بوو بە لە 150 دەرچوو. من ئاگام لێ یعنی ئەمە فاکتە. پارتی بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانیا نزیکەی 53,000 دەنگی هەیە. ئەگەر نسبەی مشارەکە پێی وایە لە 150 بێ نزیکەی 3 کورسیەکە بێ بە لە 100 ئەبێ بە 5 کورسی. کاک عەلی چونکە ئەو پێی وایە ئەوەی دەنگنادا دەنگی دەرەوەی ئەوە وانە دەنگی ئەو نییە تێکرا 500,000 نزیکەی 500,000 دەنگی هەیە پارتی 500 بۆ 550,000 لە پسوێک 579,000 دەنگی هێنا. پێی وایە ئەگەر نسبەی مشارەکە لە 100 بۆ 35 بێ ئەو 40 بۆ سەرەوەیەنێ بێتە 50 بۆ 60 ئەو دێ بۆ 30 کورسی بۆ خوارەوە. چکە ئەو پێی وایە ئەو دەنگەی جێگیرە ئەو دوکاندارەی کە لە داخا ناچێت بۆ دەنگدان دەنگی پارتی نییە دەنگیەکێتی نییە. ئەو مامۆسا ناڕازەی کە لە دژی سیستەمی موچە ناچێت بۆ دەنگدان دەنگی پارتیوێکێتی نییە لە نەتیجا ئەوە دەنگی ناڕازیە کە ناڕوە. ئەم بایکۆتە درێژە بەمانەوەیەدا یعنی خەڵکێکە یاڵە هیچ ناگۆڕێ منە پرسم بۆ نمونە کاک عەلی من لێرە پارتی 45 کورسی هەبێ لێرە یەکشت چۆن یعنی ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ دەستور و قوانینەکان لە عێراق و لە هەرێمی کوردستانە بەپێی دەستوری عێراقی هەموو هاوڵاتیەک کە مەرجەکانی دەنگدەرێکی تیادا بوو توانێت دەنگ بات ئەتوانێت دەنگ بات واتە ئیلزامی نەکردو بچین بۆ یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی 92 هەموار کرا و بە بڕیارەکەی دادگای باڵای فیدراالیەوە بچین بۆ یاسای بەس ئەوەنە ویسم تەوزیح بەم واتە بابەتێکی اختیاریە ڕەنگە مەسەلە دەسەڵاتی سیاسی کار بۆ ئەوە بەڵێ خەڵکی فعلەن ناڕازیە باوەڕی بە سیستەمەکە نییە فعلەن سەر بەخۆشە بەشێک نییە لە پرۆژەی پارتی وێکێتی ئەمەش هەیە ئەمەش هەیە ینی زۆر گەورەیە بڵێن ئەوەی بایکۆتەکە بەیعازی پارتی وێکێتی ئەوە ناڵێن ئەڵێن پارتی وێکێتی ئیش بۆ ئەمە یعنی من خەڵکم بینیوە سوور تەکیدم ئەزانم ڕەبتی لەگەڵ پارتی و چیە لەم ڕۆژانەڵە خەڵک بۆ بچێ بۆ دەنگدان هیچ ناگۆڕێ خەڵکێکشێ هەمان قسێکە ئەوەی هەیە ئەیکا لە ناخی ڕاستەقینەی خۆی وێتی ئەوە شەیکا بەمەبەستەوەیکا یعنی دیارە ئەگەر ئەم هەڵبژاردنە هیچ بەهایەکی نەبووە ئەو ناستەنگی بۆ دروست نەکرا. چوار بازنەی ئومێدێکی دروست کردووە جەناب و شارەزای لە انتخاباتە جاران تەسیراتی دهۆک لەسەر هەڵبژاردن لە سلێمانی زیاتر بووە لەبەرەوەی نسبەی مشارەکە بە هەر هۆکارێک بێ زۆر زیاتر بووە. ئێستا سلێمانی و هەڵەبجە بۆ نمونە 41 کورسی خۆیان هەیە و دۆک 25 کورسیەیەکیان بۆ مەسیحیەکان ئەمە کاریگەری هەیە. ئەم کۆمسیۆنەی هەڵبژاردننی عێراق کاریگەری هەیە چونکە پارتی زین چۆنەکاکین سوڵتەی یەکەم لە کوردستان پارتیە سوپا لای پارتیە سەرۆکی هەرێم لای پارتیە سەرۆکی حکوومەت لای پارتیە عیلاقاتی خارجی لای پارتیە نەفت لای پارتی بوو سوڵتەن ئەمانن ئەوانی تر شتی کەمیان پێدراوایەکێتی بەشدار بوو گۆڕان کەمتر شتێ ئەتوانم بڵێ من لە 1990 یەکەم هەڵبژاردنەوە بۆ ئێستا تاکە هەڵبژاردننی کوردستان مەبەستە تاکە هەڵبژاردنە پارتی دەسڵاتی بەسەر کۆمسیۆنانیە دەسڵاتی نییە بۆیە هەوڵی گۆڕینیەدا دەسڵاتیە بۆیە هەوڵی گۆڕینی نێدا ئومێدێکی دروست کردووە کۆکردنەوەی سنووق و بردنەوەی بۆ شوێنی ئەوەی لە ئەلبیسەکەی کوێتی کردی و لەکوێ ئەوە نەماوە ئەلکترۆنیە یەکسەر دوا بە دوای ئەوە بە نوێنەری لایەنەکان جیاکرێت و ئەلکترۆنی و دەسەکە مطابقەیەکرێ من ناڵێم هەموو شتێکە بەڵام ئەمانە هیوایەکن بۆ دەنگدەر لەسەروی هەمووی ئەوە نزیکە 76% خەڵک کارتی دەنگدانی هەیە ڕێژێکی بەرزە و ئەمە ئەگەر من پێم وایە لە 150 خەڵک بچێ بۆ دەنگدان ئەم دەنگدانە حەجمی یەکێتی و پارتی زۆر بچووکە بێتەوە چکە لە هەڵبژاردننی پێشوە بە هەردووکیانەوە لە 120 ئەوانەی کە مافی دەنگدانی بەڵێ لە ڕاستیا باست لە کۆمیسیۆن کردتەنە حەزم کرە و تەوزیح بەمەویشەوەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن لە
عێراق بە یاسای سیویی ساڵی 2009 کە 2019 کە پرۆسەی خولی شەشەم بەڕێوەبات هەمانە کۆمیسیۆیە کە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقی بەڕێوە برد کە تا ڕادێک و ئەمیژەکرێوەکو یەکێ لە چانسەکان دەرفەتەکان بۆ هێز سیاسەکان لە ڕاستیە ئەمە قسەی من نییە قسەی راپۆرتە ڕێکخراوە نێودەوڵەتەکانی چێتی ئەوروپا لە پێشینەی هەموو ئەو دامەزراوانەوە بوو کە ئاعترافێکی زۆر باشی بە هەڵبژاردننی دەی ئۆکتۆبەری ساڵی 2021 کردووە قیا زۆر گرنگە کاکەڵسوم یەکێتی باسی پارتیمان کە باسی یەکێتیشکەین ئەزانین چەند چەکداری هەیە لە سلێمانیوانە لەم سنوورە ئەزانین چەند ڕێخستن و مەعاشخۆری هەیە چەند زەختی هەیە لەم حافزەی سلێمانیا کە 123,000 دەنگێنێ هەتاشتی زۆری پێ نەکراوە یعنی ئەگەر ناتە زویرەکەی پێ بکرێ وەکو جاران ئەچوە 300,000 دەنگ لە 300 دەی بۆ لە سلێمانیا دەی بۆ 121,000 دەنگ ئاماژەیەکی ئەرێنیە بۆ کۆمیسیۆن لە ڕاستیە هەر لەو جیاوازیانەی کە لەم پرۆسی هەڵبژاردنا هەیە کارکردن بە سیستەمی بایۆمەتری کە هەر کەسێک خاوەنی هەڵگری کارتی بایۆمەتری نەبێت کە وەجهە و پەنجەیە و نیسپەی ڕێژەی ئەوەی کە پێوترێت تەخەتی تێپەڕاندن ئەوانەی کە پەنجیان نایخوێنێتەوە تەنها لە سایە 5 و بڕیاردانی ئەم ئەنجومەنە کە پێوترێت ئەنجومەنی کۆمیسیاران بە کارکردن بەو سیستەمە لەو خاڵانن لەو پوینتانن کە ئەکرێت ومێدی زیاتر لەسەر انتخاباتەکە هەڵچنرێت کاک عەلی یعنی پێم خۆشە لە بەشێکی تری ئەو ڕەوتەی جەنابتان بپرسم ئەکید ئێمە ئێستا لە مانگی حەوتین یعنی بۆ چوونە ناو دەنگدەر و هاوڵاتی و متمانە پێکردن بە دەنگدەر بۆی کە متمانە با بە هێزێکی سیاسی کاتێکی زوو نییە بێگومان ئەبێت پێشینە و لە کارێکی جددیشی بۆ کرابێت یعنی پێم خۆشە ئەو بەشەی ڕوونکەنەوە ئێوە تاوەکو ئێستا کە لە خۆتان تۆمار کردووە و کاندیدەکانتان پێشکەش کردووە و لە هەر چوار بازنەکە کاندیدتان هەیە بە چ ڕێگەیەک و تا چەند توانیوتانە ئەم بەرنامەیە بە نیسبەیەکیش بێ بیگەێنە دەرەکانتان ئێمە تا ئێستا بەتەواتی نەک بەتەواتی نەگەشتوین بە کەمی گەشتوین بە کەمی گەشت ئەمە پەیوەندی بەو دۆخەمادیەوە هەیە پەیوەندی بە میدیاوە هەیە پەیوەندی بە زۆر هۆکارەوە هەیە پەیوەندی بە زۆر هۆکارەوە ئێستا پلانێکماندا ناوە هەنگاو چۆن بگەین لە ڕێی میدیا لە ڕێی سۆسیال میدیا لە ڕێی بەرنامەکانەوە لە ڕێی گەڕانمان بە شارەکانە بە قورسە تەحەدایەکی گەورەیە ینی بە ئیمکانیەتێکی کەم ئەمە بکەین بەڵام ئەمانوێ ئەم تەحەدا بکەین و ئەمانوێ هەنگاو بە هەنگاو بڕۆن یعنی ئێمە نامانوێ بە یەک هەڵبژاردن بڵین هەموو شتێ تەواو ئەوانە وە لەگەڵ ئەوە شانین غەڵەتە سەقفی تەوەقوعی خەڵک زۆر بەرزکەیتەوە چکە دوای خەڵک زۆر خراپ پێ ئومێ دەبێ یعنی مەسەلەن ئەوەی لەسەرمانە فێڵیان لێ ناکەین خیانەت ناکەین ئێمە پێمان وایە ئەم دەسەڵات فاسیدە فاشیلە هی ئەوە نیە هیچ اتفاقێکی لەگەڵا بکەی ئەوەی بتوانین لە تواناماندا بێت نوێنەرایەتێکی حەقیقیان بکەین لە پەرلەمانە دەنگ و ڕەنگی بخواستەکانی خەڵک بین ڕێکاری پەرلەمانی و یاسایی بۆ هەموو قەزیەکان بگرینە بەر بەڵێ قورس بەس کاک عەلی ئەگەر نزیکە بمۆ لە کۆتایی بەرنامەکەم بەس پێم خۆش بوو ئەو هێڵ و سنووربەندانەی کە ڕەوتەکەتان دایناوە کە بۆ کارکردن لەسەر پرۆژەکان لەسەر بەرنامە سیاسیەکان واتە بازنە و خەتتان لەسەر چییە کە کاری لەسەر کەن یا کاری لەسەر نەکەن بە نمونە مەسەلە پرۆژەیەکە یان پرۆژە یاسایەکە بەتایبەت ئەوەی کە جەنابی شت بە ئیقتصاد و ئابووری زۆر ناسراوی و بەشێکی شێوەی کە تەرکیزی کردە سەری بابەتی ئیقتصادە یعنی ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە لەو سنووربەندیە چ سنوورێکان داناوە اقتصادیەکان زۆر گرنگە بە اقتصادیەکان ئێمە هەر لەی سۆ ئامادەکاریمان کردووە بۆ پێشکەشکردنی هەمواری کۆمەڵی پرۆژە یاسا بۆ منەوە پرۆژە یاسای وەبەرهێنان کۆمەڵی پرۆژە یاسای گرنگ دەرفەتی کار زۆر گرنگە سیستەمی موچە و ڕێکردنەوەی سیستەمی موچە زۆر گرنگە لە تەنیشت ئەمانە کۆمەڵێک بەهای کۆمەڵایەتی هەیە ئەم کۆمەڵگای ڕاگرتووە باشە کاک عەلی یعنی ئێستا ئەمانە بۆ بینەرێک و بیسەرێکی ئێمە ئەڵێ خۆ کاک عەلی تازە نییە خولی پەرلەمانی کوردستانی بینیوە و لە هەمان کاتیشە ڕێخەری ژوورێکی گەورە و گرانی وەکو ژووری ئابووری بزوتنەوەی گۆڕانیش بووە و لە هەمان کاتیشە میدیاشی لەبەردەسا بووە ئەمانە کراوە زۆر میدیام لەبەردەسا نەبووە من
کاکەڵسۆ مەسەن 6 مانگ یەکەمی حکوومەت کە پێم وا بوو ئەو کاتە گەشتمە نەتیجە و داوای 6 مانگ یەکەم بۆ حکوومەت تێگەشتم کە لەگەڵ پارتی و یەکێتی بوون کارەسات بەکارێن هەموو کەسێ بەکارێنن یەک کەس لەگەڵ یەکێتی و پارتیا ناتوانێت شەریکی حکوومەت بێ بۆ جارێ حکوومەت شتێکی ترە هێزی چەکدارەوان نادەن بە کەس پارە نادەن بە کەس زەوی نادەن دەست کەسەوە بۆی بۆ خزمەتی کشتی بەکاربێ تان فڕۆکەخانە تەنانەت خاڵە سنووریەکاندا ئەنێ هەموو کەس بەکاربێنن بۆ سووتاندنی ئیتر ئەوە بوو دوای ئەوە من دوور کەوتمەوە هاتم لەگەڵ کۆمەڵی هاوڕێ هەنگاو بە هەنگاو بە ئیستیفادە لە هەڵەکانی ڕابردووی خۆمان پێش هێزەکەیانی دیدگایەکی نوێدا ڕێژینەوە دوو پرۆسی سیاسی کۆتایی نایە ینی لە شوێنەکە من کاکەڵشۆ کۆمەڵی هەنگاوم نا ئەگەر هەنگاوەکان نەتیجەی نەبوو ئیتر کۆڵ بدەم ئەبێ بەردەوام بم لەسەرەوە مەبادئانە هەمیشە من ئەڵێم مرۆڤ بەرپرس نییە لە نەتیجە مرۆڤ بەرپرسە لە هەوڵدان نەتیجە لای من نییە لای تۆ نییە وانە ینی ئێمە حەدمان نییە خۆمان بەراورد بکەین چەند پێغەمبەر هاتووە ئەی چەندی نەتیجەی هەبووە وانە کەسیشی کۆڵی نەداوە ینی ئەکرێ سوود لەم ئەزمونە وەربگری زۆر جیاوازە لە ڕابرد و وەکو شقاقی گۆڕانش ینی ئێمە خەڵکمان لەگەڵ ئێستا گۆڕان نەبووە ڕۆژانە هەڵە بۆ ئێمە چاکەکاتەوە کاک عەلی ینی نەمزانی ئەو فۆرمە چییەکە ئیش پێکەن لە کاتێکا کە مەسەلە ئەگەر دوای فۆرمی سیاسی ئێمە یعنی مەسەلە ئەو بنمونە باس لە بێکاری کرد چۆن معالەجەی بێکاریەکە مەسەل قانونی هەمواری قانونی وەبەرهێنان گەورەترین ڕێکارە بۆ دروستکردنی دەرفەتی کاری حەقیقی بەوەی ئەو قۆرخکاریە بێمانای پارتی و یەکێتی لە پاڵەوەش یاسای کاریشێکە لەو یاسانەی کۆمەڵی قوانینی زۆر گرنگ لەسەروی هەموو قانونی وە تۆ زانی ئێستا کەس ناتوانێت پرۆژەیەکی بێ لە سلێمانی ئەگەر شەریکی یەکێتی نەبێ لە هەولێرە ئەگەر شەریکی پارتی و کۆمپانیەکانیان نەبێ باوەڕ کە ئیرادەیەکی جددی هەبووە ئێستا هەرێمی کوردستان گەورەترین ناوەندی پیشەسازی و بازرگانی بوو بۆ هەموو عێراق یەکێتی و پارتی ئەوەندە داوای نسبە و شەراکەتیان لە خەڵک کرد ئێستا بەشێکی زۆری بزنسمان و سەرمایه‌دارەکانی وڵاتە ڕویان کردوتە جنوب لە کاتێکە ئەکرا ئێرە سندوقی خۆراکی هەموو عێراق بێت کە 40 ملیۆن 43 ملیۆن کەسە ئێستا پرۆژێکی پترۆکیمیاویتیانە باشە مەسادری ئێرە زۆر زۆرە بەڵام چاوچنۆکی هەردوو حەزب ئەم دۆخی خولقە دەستخۆش کاک عەلی بڕیادەری ڕەوتی هەڵوێز ئەمڕۆ لە پۆدکاستی بەرە هەڵبژاردن لەگەڵمانەوەی سواز بۆ ئامادەبوون سواز بۆ بەشداریت بیسەران و بینەرانی ناوەندی توێژینەوەی سبەی بە کامەرایینتان ئەسپێرم تا ئەڵقەیەکی دیکە هەر شاد بن.